باش مامۆستاجان هیچ بەرهەمێکت هەیە بەڕێستان لە دەرەوە چاپ کرابێ و بڵاو کرابێتەوە؟ چاپم نەگەیاندوە قەت. زۆر باشە وەڵاهی پێم خۆشە شتێکمان بۆ بخوێنیەوە شعرێک ئەگەر بکرێتن. شعرێکی کۆنیشم هەیە بەڵام لەبەرما لەبەرەوەی لەبەرما دەرێ هەڵت تەکاند ئەو ڕەشماڵەی لە ئاوایی چەقی سینگمە هەڵت دابوو دەرت هێنا ئەو ئەستونگ و سینگانەی ڕەجین و چیان لە ناو دڵما داکوتا بوو لەو ڕۆژەوە کۆنە قۆرتی شوێنەواری نوکەکانیان بوونەتە زام ئەو زامانەی بە داروچکەی یادەکانت دەکولێنەوە شەوان خوێنیان لەبەر دەڕوا و بۆ بەیانیش بەسەر شەقامی تیشکا دەگەڕێنەوە. ئەیا خۆ دەستانت خۆش بێتن هەر ساغبی مامۆستا. بابێ مەسەر ئەو پرسیارە دەمەوێت جیاوازیم بۆ بکەی لە نێوان شعری کلاسیک و شعری تازە. خوێنەر لە ئێستادا بۆ کامیان زیاتر دەڕوا و جیاوازیان چیە؟ خۆی شعری کلاسیکی ئەو شعرەیە کە وەکو کلاسیزم لە ئەوروپاوە سەری هەڵدایە لێرەش ئەو شاعرانەی کۆنمان کە شعریان نووسیوە بەدەیان شاعر شعری نووسیوە بەڵام دوای ئەوەندە ماونەتەوە بە 50 دەژمێردرێن. ڕاستە. دوای مەرحەلەی کلاسیک قۆناغی ڕۆمانسیەت دێ. زۆربەی شاعیرانی کوردیش دوای ئەوەی کە کلاسیکەکانیش ڕۆمانسیەتی تێدا بوو پرژان لەسەر ئەوەی بە ڕۆمانسیەت شت بنووسنەوە. پاشەوە ئەحزابی چەپ کە شعری ریالیزمی ئشتراکی ریالیزمی سوسیالیستی هەبوو ریالیزمی واقعیش هەبوو زۆریان بەرەی ریالیزمی سوسیالیست بوون دایانووسیەوە و هەندێکیش ریالیزمی واقعیان دەنووسەوە. دوای ریالیزمی هاتە سەر ئەوەی هاتە سەر مۆدرنزم و پۆست مۆدرنزم و ئیتر بەو شێوەیە. ئێستا هەندە شاعیرانمانەیە بەداخەوە هەندە شعر دەنووسن بە ناوی نوێخوازی یعنی شاعیر وەک من خۆم ئەوە لە هەفتاکانەوە شعر بڵاو دەکەمەوە لە هەفتاکانەوە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بوومە کە هەندی شعری هەندە ئەو شعرە گەنجانە کە دەخوێنمەوە جارێک دوو سێ من تێی ناگەم ئێدە باشە کەسێکی ئاسایی چۆن تێی دەگاتن ئەومانێ ئەوە نییە تۆ شعرێکی هەندە ئالۆز بێ کە کەسێ نەگا دیارە تۆ شاعرێکی زۆر بەرزی.